من زیاتر قسە دەکەم سەبارەت بە پێگەی بەریتانیا لە مێژوودا و هەروەها ئەو بانکێشتە فەرمیەی کە لە سەرکردەی وڵاتانی جیهان و ئامادەبوونی ئەوان لەم ڕێوەڕەسمە تایبەتە شاهانەیەدا بووە کە دووەم جارە بەم شێوەیە لە دوای مردنی وێستن چرچلەوە بەم شێوەیە ڕێوەڕەسمی گەورە لە بەریتانیا بەڕێوە بچێت. بەڕێز ئاوات مستەفا چاودێری سیاسی لە لەندەنەوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم. بەڕێز ئاواتم کاتت باشە مەوێ سەبارەت بە پێگەی بەریتانیا لە بەڕێزت بپرسم. بەریتانیا بۆچی ئەوەندە بە وڵاتانی جیهان گرنگە لە ڕێوەڕەسمێکی بەم شێوەیەدا زیاتر لە 2000 پاشا و سەرکردەی وڵاتانی جیهان بەشداری دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. ڕاستیدا بەریتانیا یان با بڵێن مەلیکەی بەریتانیا کە ئەمڕۆ کۆتا ڕۆژێکی کە لە وەستمەنستەر ئەبیەوە دواتر ئەمڕۆ ئێوارە ئەشاد دەرتووە لەو شوێنێک کە با بڵێن بۆ دیاریکراوە لە تەنیش مێردەکەی کە ساڵی پار کۆچی دوایی کرد. ئەم مەملەکەتەیە ئێستاش خاوەنی یان با بڵێن خۆی بە خاوەنی 2 ملیار و 400 ملیۆن کەس لە دنیا ئەزانێ ئەوانەی کە لەناو مستعمەرەی کلاپی مستعمەرەی بەریتانیا لەگەڵ ئەوەیە کە ئیمپراتۆریەتی جارە نەماوە بەڵام پێگەیەکی سیاسی ئابووری زۆر بەهێزی هەیە جگە لەوەش کە لایەنە کۆمەڵایەتیەکانی ئیمپراتۆریەتی بەریتانیا تا ئێستاش کاریگەری تەواوی هەیە ڕنگدانەی تەواوی بەسەر وڵاتانی تراوە هەیە. وێ بوونی بەریتانیا بەڕاستی بوونی ینی خۆی ینی بوونی دنیاە ینی بەریتانیەکە کە لە وڵاتانەیە کە تەواوی ئەو مؤسساتانە یان با بڵێن ئەو دامەزراوانەی کە ئێستا لە دنیا هەن وەکو دامەزراوەکانی نەتەوەی گرتوەکان حلفی ناتۆ یەکێتی ئەوروپا هەرچەندە لێ چۆتە دەرەوە و بەدەیان ڕێکخراوی تری کە لە مافەکانی مرۆڤ مافەکانی تری با بڵێن ئابووری و کۆمەڵایەتی ئاشتی کارەکان بەریتانیا ئەگەر خۆشی دروستکاری نەبوو یەکێک بووە لە دروستکراوە مؤسسەکانی ئەو ڕێکخراون. بۆیە بەبێ بەریتانیا باوەڕ ناکەم کە هیچ سیاسەتێک لە دنیا بەڕێوە بڕوا بە تایبەتیش لە بارودۆخی ئێستا. بە لە هەمان کاتیشدا بەریتانیا زۆر گرنگی با بڵێن بە پەیوەندیەکانی خۆیدا بە تایبەتی پەیوەندی کۆمەڵاتیەکان کە ئەمانیان خۆی پردێکی بەهێزە بۆەوەی کە لە ڕێگای پەیوەندی کۆمەڵاتی کۆنەکانی خۆیەوە بتوانێت ناغەیەکی باشتر یان با بڵێن ئەو بناغە سیاسی کە پێشتر دایناوە بەهێزتری بکات. باشە پێتان وایە ئایا هیچ گۆڕانکاریکی سیاسی لە دوای مردنی شاژنەوە لە بەریتانیا ڕوو دەدات ئەو 70 ساڵ توانی بەریتانیا بە یەکگرتووی بهێڵێتەوە سیاسەتی بەسەر 14 وڵاتی دیکەدا هەبووە دەسەڵاتی هەبوو؟ ئایا چارلز دەتوانێت ئەم یەکگرتوویەی بەریتانیا بپارێزێت؟ بەڵێ لە ڕاستەکە لە دوای باڵێن کۆچی دوای مەلیکە ئەلیزابێت ئەو پرسیارە زۆر بەجددی و بە گەرمی هاتووتە ئاراوە بە تایبەتیش چارلز سێمی کە بۆ خۆی ئەو تایتڵی بۆ خۆی داناوە بۆ خۆی لە خۆی داما بەڕاستی پرسیارێکی گەورە دروستەکە لەبەرەوەی دوو مەلیک با بڵێن پێشی خۆی کە بە چاڵی یەکەم و چاڵی دووەم هەردووچیان یەکێکیان ئاوارە بۆ فەڕەنسا 11 ساڵ لەو کاتەیە بەریتانیا لە زمانی لە نظامی مەلیکیەوە گۆڕا بۆ نظامی کۆماری دوایەوەی دووەمیان یەکەمیان ئەدام کراوە لە بەدەستی خەڵکەوە دووەمیان کە ئاوارە بوو ئەمە سێمانن. بەڵام لە ڕاستەکەیان پێم وایە بەڵێ لەوانەیە قەلەقیەک دروست ببێت لەبەرەوەی چارلز خۆی پێشتری شنەی شاردوێتەوە کە لایەنێکی سیاسیشی هەیە بە پێی دەستوری بەریتانیا بە پێی ئەو دەستوری بۆ با بڵێن بنەماڵەی مەلیکی بەریتانیا دانراوە لە 450 ساڵ لە ئێستا تا ئێستاوە دەبێت نظام با بڵێن دەسەڵاتێکی پەرلەمانی بێ خۆی پاشا یان شاژن ناکرێت هیچ با بڵێن تێکەلێکی سیاسی ببێ. بەڵام چارلز لە پێشترا لە نەیشاردوێتەوە کە خۆی ئارەزوی سیاسەتی هەیە پێشی وایە لە هەندێک پۆلیسیە بێ بەشدار بێ بەتایبەتی لە بواری ژینگە و چەند بابەتێکی تریش کە پەیوەندیان با بڵێن بە سیاسەتی خارجی بەریتانیاوە هەیە. ئەمە قەلەقێکی دروست کردووە. بەڵام بە باوەڕی من ئەوە مؤسسەیە کە بەڕێوە ئەڕوا لە هەمان کاتدا بەشێکی زۆری بەریتانیەکان پێیان وایە بێ لەم وڵاتەیە مەرجەعەکە بێ، پێیان وانییە ڕئیسی وزەرا بتوانێت سەرکردایەتی ئەو میلەتەیە بکە ئەبێ کەسێک بێ مەلیک یا مەلیکە بێ بۆیە ئەو تەسیسات و مؤسساتی بکە مەلیکە و پێشی مەلیکەشدان درراوە بەڕێوە ئەڕوا لەوانەیە هەندێک گۆڕانکاری مەبدەئی یان جزئی ڕوودەن ئەم گۆڕانکاریە باوەڕ ناکەم کاریگەری ئەو تۆی لەسەر سیاست کۆی گشتی بەریتانیا بێ. بەڵام ئەمێ فرسەت بدەیت ئەو بڵێن بەنەمانی شاژێن با بڵێن مەلیکە ئەلیزابێت هاتنیشی چالیش خۆی فرسەتێکە بۆ ئەو وڵاتانەی بۆ بەریتانیا کە جارێکی تێ بە دوای سیاسەتەکەی خوا بگەڕێتەوە بۆ ئەو وڵاتانەیە کە پەیوەندیان لەگەڵ بەریتانیادا مێژووە خراپ بەهۆی کارێکی مێژووی دەڕابردووە. پێما ئێستا فرسەتێک هاتووەتە پێش بۆ ئەو وڵاتانە کە ئەوانیش جارێکی تر بێنە پێشەوە بتوانن باشتر مامەڵە لەگەڵ بەریتانیا بکەن. هەمان کەسدا پێگێکی سیاسی باشتر بۆ خۆیان لەناو
کۆمەڵگە بریتانیا لەناو موسساتی بریتانیا کە هەم موسسی مەلیکی هەمیش موسسی حکومیە جێبکاتەوە هەرێمی کوردستانی کە لە وڵاتانەکەم پێم وایە ئەتوانێت دەورێکی باشتر باشە گەر ئاماژە بە پەیوەندی مێژوویەکانی کورد و بەریتانیا بکەین بەریتانیایەکێک لە وڵاتانە بووە جگە لەو کاریگەریانەی کە لە ڕووداوە مێژوویەکاندا لەسەر هەرێمی کوردستان هەی بووە لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش هاوکارێکی باشی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بووە ئەمڕۆژ سەرۆکی هەرێمی کوردستان بە فەرمی لە ڕیزی سەرکردەی وڵاتانی جیهاندا بانکێشت کراوە ئەم پەیوەندیە چەندە گرنگە بۆ کورد و ئەوەی کە لەگەڵ بەریتانیا بەردەوام بێت بەڵێبایمە بەڕاستی نەیشارینەوە بەریتانیا لە سەرەتای دروستبوونی کۆماری عێراقەوە بە تایبەتی لە ساڵەکانی سی لەگەڵ کووردا باشنە بۆ سیاسەتێکی زۆر دژمنکارانەیە بۆ بە تایبەتی کە ئەگەڕێنە بۆ ساڵی سیەکان سی کاتێکە هێزی عێراقی بە هاوکاری تۆپ و تەیارەکانی بەریتانیا پەلاماری ناوچەی بارزان و شۆڕشی بارزانیان داوە ئەو خۆی لە مێژوو بەڕاستی مێژوێکی ڕەشایە با بڵێن ئەو مێژوەیەکە کە بە بەردەوام کوردە بە ئیشی لەسەر بکە بەڵام بە مەرجێک بەو معنای ئەوە نییە کە دژمنداری با بڵێن بەریتانیا بکە ئەوەی کە هەیە بەریتانیا لە چەندین قۆناغەوە نەیتوانی وایان با بڵێ کوردیان نەیتوانیوە کە سوء استفادە لە پێگەی بەریتانیا بکە بەریتانیا بەڕاستی بە چاوێکی باش تەماشای کوردیانە کردو بەڵام لە خۆت بتێت لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە ساڵی 91 بەلایەوە لە چەندین قۆناغ بەریتانیا هاوکاری کوردی کردووە لە هەندێک قۆناغی شەلاوانی پێچەوانی سیاسەتەکانی و پۆلیسی و بەرژەوەندەکانیش کوردیشکاری کردوێ بەڵام بەڕاستی سەر با بڵێن بانگێشکردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاگنسیوان بارزانی بۆ ئەم بۆنەیە بە خۆی لە خۆیدا بەڕاستی وەڵامێکی با بڵێن پەیامێکی زۆر بەهێزە وەڵامی چەندین پرسیاری هەتا ئێستا ناڕوون بۆ ئەدرێتەوە ئەوە تەنها مجاملەیەک مبالغەیەک نیە بەڕاستی گەر تۆ تەماشای لیستی ئەو خەڵکانەکەی کە داوەتنامەیان بۆ لەبەرەوەی ئەو هاتنی سەرۆکەکان بە وڵاتە هاتنێکی خۆبەخشانە نیە هەر سەرۆکێک حەزی لە بسواری تیارە بێ بەریتانیا و لە وێستمەستە ئەبی پێش مشارەکەی ئەو تعزینامەیە بکە خۆی لە خۆیداوە بەڕاستی زۆر بە جددیبیری دراوەتەوە زۆر بە جوانی هەڵبژێردراوە دیارە پێگەی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە بەریتانیا یەکێکە لەو ڕێبەرانە و سەرکردایەتی ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاکا گرینگە لە هەمان کاتژدا پێم وایە هاتنی ئەو سەرۆکانەی کە لە دەرەوەی کڵاپی مستعمەری بەریتانیا و اتحادی ئەوروپی و ئەمریکا و کەنەدا و نیوزیلەندان ئەوانەی تر کە بانگەشتکراون بەڕاستی بە مانای دۆستایەتیەکە بە مانای لایەنگری ئەو سیاسەتە ڕۆژئاواییەکە کە لە ناوچەکەیە ئێستا هەیە و لە داهاتوو شعبی پەیڕۆ بکرێ خۆی ئەمە فەرسەتێکی زۆر باشە قۆناغێکی زۆر باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوی لایەنە سیاسەکان و دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان کە ئیش لەسەر بابەتەکە و بە جددی وەری بکرێت. بەڵێ بەڕێز ئاوات مستەفا چاودێری سیاسی زۆر سپاس کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی.